بەخشایەتە لە دوێنێەوە چەندها خەڵک هاتووە ئەمە نەخۆش هاتووە و توێتی ئەو پارەی بۆ داون ئەوە لە دەرەوە ئەم دوو عەسرە سوتاوی هاتبوو سەر تاپای باڵای سوتا بوو وتی بەخوا کاگوریار وە بێدە قسەی بۆ خۆم کرد کاگوریار پارەی بۆ داون تا چاک بوومەتەوە هەمووی مەعاشەکەی خۆی بۆ هاورد سەرفم کردووە سەعادیەک هات لەویا لەگەڵ دایکیا زۆر گریان وتم دادەگیان بۆ چیە گرین مەگرین بە قوربانم باوەشتەم دیاکردن وتی تۆ نازانێ و چی کردووە بۆ ئێمە ئەو کچەم لە پۆلی ئیبتیدایەکانەوە ئەو مەعاش پارەی داوەتێ باوکی نەبووە پارەی داوەتێ هەتا ئیسا لە زانکۆ ئیمساڵ ئەخیر ساڵی زانکۆیەتی معاشەکەی خۆی سەرف کردووە بەخوای گەورە من نەبیستومە نەزانیومە بەس هەموو جارێ و دای ئینسان 20,000 پێ بێ بەسە هەموو ڕۆژێ بە 2,000 تێرە خۆی خوا با یارمەتی خەڵک بین فەرشێکمان بوو فەرشێکی درم کڕی وتم ئەوە بیفرۆشین چەنەکە وتی تخوا دای ئەزانێ ئیمڕۆ چەند کەس تەلەفۆنیان بۆ کردم و تویانە هیچمان نێ لە ژێرە وتم دەی قەزا و لە گیانم بۆیان خواکە خەڵگم فەرشەی ئێمە هێوێ بە قوربانەوەم بی بە بۆیان